بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وحده ونصر عبده وعز جنده وهزم الأحزاب وحده وبه نستعين ونتوكل عليه والصلاة والسلام على من لا نبي بعده. خۆم پێ خۆشحاڵەزانم کە لە خزمەتی کۆمەڵە برا خوشکمام و بە ڕۆستەتی مامۆستایانیش ئەوەی کە من ئەمڕۆ خۆشحاڵە کات کە ئەمڕۆ لە خزمەتتانم خۆشحاڵم بە پۆلێک گەنج و کچ و کوڕمان کە لەم شارەوە بەرەو ئاوەدانکردنەوەی زانکۆکانە چن. خۆشحاڵین کە کۆمەڵە کەسێکی ڕووپاکی دڵپاکی دەستپاکی بەڕاستی بە هۆش و گۆش کە ئەچنە ناو زانکۆکان کە جەنابتان زۆر پێی دڵخۆشین. منش ئەمڕۆ لەم دەرفەتەیە کە لە خزمەتتان نابم هەوڵدەم لەسەر دوو تەوەر قسە بکەم. یەکێکیان هەڵبژاردننی بەش و ناو بەشەکانە بنەمایەکی عام بۆ کۆلێژ چۆن هەڵەبژێرێت و یەکێکی تریشیان چۆن سوود لە زانکۆ بینی. ئێمە خۆمان لە ناوەندی زانکۆیە گرفتێکی ێزگار زۆرە بینین لە زانکۆیە بڕاستی. زانکۆ ناوەندێکی ڕۆشنبیری یان دامزراوەیەکی زانستی ڕۆشنبیری گشتی کۆمەڵایەتی و لە هەمان کاتیشە مرۆڤ دۆستیە بە حەقەت. بەڵام بەداخەوە مامۆستایانی زانکۆ با خۆمان یەکەم جار لۆمەکەی خۆمانەکەین نەبووینەتە ئەو کەسانی کە جێ ئومێدی خوێندکارەکانمان جێ ئومێدی خێزانی خوێندکارەکانمان جێ ئومێدی وڵات و نیشتمان بین. ئەو گرفتێکی زۆر گەورەیە بەڵام بە ئەسەفەوەی خۆی. ئەوەی کە من ئەمڕۆ لە خزمەتتانە حەزەکەم کە باسی بکەم ئەوەیە کە تۆ لە مووقفێکی تازایە تا ئێساکە لە سەرەتایە کە تۆ پۆلی شەشەبی لە پۆلی 1 و 2 و 3 و 4 و 5 تا گاتە 12 تقریباً شێوەیان بەیەکە. تەنیا جیاوازی لە 3 شتا هەیە. یەکەم کاچیتە قوتابخانە، دووەم کاچیتە ناوەندی واتە 7، دواتریش ئەچیتە 10. ئەو سێگینەیە تۆزێک گرفتی هەیە بەڕاستی. گرفتی هەیە لەو سیانە، بەڵام هیچیان ناگەنە ئەوەی کەوا وەکو لە قۆناغی 12 یا 6 جاران و 12 ئێستا. لەبەرەوەی کە قۆناغی 12 واتە هەڵبژاردننی ژیانت، واتە هەڵبژاردننی پسپۆرێک لە پسپۆرەکان لە ژیانەتەوەی ممارەسەیەکی، واتە دروستکردنی ناسنامەی کەسایەتی و پیشەیی خۆت. پۆلی 12 واتە هەڵبژاردننی ڕێتمێک شێوەیەک کە تۆ تەکمیلەی ژیانتی تیا بکەیت. پۆلی 12 واتە هەڵبژاردننی دوای قۆناغی خوێندن بەرەو ئەوەی کەوا تۆ وێنەیەک بگری لە وێنەیەکی پیشەیی بە تایبەتی من ئەمەوێت چی بکەم لێرەوە، من ئەمەوێت لە ژیانە چۆن ڕەنگ بدەمەوە. با بڵێن تۆ تا ئامادەیی تەنیا قۆناغێکە بۆ ئامادەکردنی تۆ، بۆ پێگەیاندنی تۆ، بۆ ئەوەی کە تۆ بتوانی بۆ هەموو پسپۆریەک لە پسپۆرەکان بشەی. بەڵام لە 12 بڕیارە دەی کە کام پسپۆری کە تۆ لێرەوە دەستت بە بەرهەم بکەیت و بیگەێنی بە خەڵک. قۆناغی زانکۆ واتە قۆناغی خۆپێگەیاندنی بە کاملی جوانەکان، کە تۆ کاڵین زانکۆ واتە کۆگای زانست، ئەو شوێنەی کە کۆی زانستەکانی تایە. نابێ خوێندکارێک چاوی لەوە بێ لە زانست کە چووە زانکۆ تەنیا پسپۆرێک لە پسپۆرەکان وەربگرێ، بەڵکو ئەبێ پسپۆری سەرەکی ژیانی خۆی کە بۆ نمونە هەڵێ بژێرێت، هەر پسپۆریەک بێت، پزیشکیە، ئەندازیاریە، مامۆستایەتیە یان هەر بوارێکی تر کە هەڵێ بژێری. بەڵام گەورەترین شت ئەوەیە کە لە دوای ئەوەشە ئەبێ پسپۆری ژیانزانی فێربی. کوڕکچەکانم زۆر وریایە مەبە. ئێمە زۆرێک لە خوێندکاران گەورەترین کێشەیان ئەوەیە کە دێنە زانکۆ چاوێن لە دوو شتی زانکۆیە. یەک وەرەقەیەک وەرگرن و تەخەڕوجکەن بڵێن ئێمە خەریجی زانکۆین، کە ئەگەر بۆ ئەمە ئەڕۆی ماڵوێرانی خۆت و خێزانی بەدواوەیە. جوان گوێ لەم قسەی بگرێت تەنیا بۆ ئەوەی کە وەرەقەیەک وەربگری و شادەیەک وەربگری بڵێ من شادەی فڵانم هەیە، ئەمە زۆر ترسناکە. و بەشی دووەمیشانەوەیە کەوا بە تایبەتی تۆ ئەگەر بتوێ سوود ببینی ئەوەیە کە ئەوانەی کەوا بۆ نمونە کێشەیان هەیە زانکۆ بە ناوەندێک یا بە مولتەقایەک یا بەو شوێنێ ئەیبینن کە بگەن بە هاوڕەگەزەکانیان یان
با بڵێن بەرامبەرەکانیان ڕەگەزی بەرامبەریان. ئەگەر بۆم دوانە دێی بەڕاستی ماڵوێرانەیە بە وڵاتێک. ئێمە زۆرێکە بینین ئێستاکە زانکۆکان کراونەتە شوێنی عەرزی ئەزیا، شوێنی خۆساخکردنەوە، ئەوە یەکێکە لەو گرفتە زۆر گەورانە کە ئێستا ئێمە لە ناو زانکۆیە ئەیبینین زۆرینەی زۆری کە دێتە زانکۆ چاوی لە خۆساخکردنەوەیە پێشەوەی کە زانستێک وەربگرێت. ئەگەر بۆ ئەمە بێی بەڕاستی ماڵوێرانیە بۆ خۆت و بۆ کەسوکارت و بۆ وڵاتش، بەڵام ئەگەر بێت و بیتە ناو زانکۆ بتەوێ خۆت جوانترین پێگەیاندن، ئێمە لەگەڵەوە نین کە ئەم دوانە ڕوونەدەن. ئەو دوانە ڕوودەن بە دوو شێوازی جوان. یەکێکیان ئەوەیە کەوا تۆ بە تایبەتی چۆن خۆت وا پێ بگەێنی ئەوەندە پێگەیشتوو بیت دواتر کە لەو پسپۆڕەی کە ئەچیت ئەوەندە بزانی کە دواتر سوودی پێ بگەێنی بۆ خۆت و بۆ نیشتمان و بۆ وڵاتت و ئەو وەرەقەیە کەمتر بێ لە ئاستی خۆت کە بۆ نمونە تۆ ئاستت ئەوەندە بەرزوێ وەرەقەیەک نەتوانێت تەعبیر بکات لە ئاستی زانستی تۆ. ئەم قسەیە لەبەرکەن لە بیریتان نەچێ. خوێندکاری زانکۆی حەقیقی ئەوەیە کە دێتە زانکۆ بیری لای ئەوەیە کە چۆن ئەوەندە زانست و زانیاری کۆ بکاتەوە کە ئەو وەرەقەی کە پێڵم بڕوانامە لە پاش 4-5-6 ساڵ دوای ئەوەی کە تەخەڕوجەکەی وەریەگری هیچ نەبێ لە ئاستی ئەوەی کە تۆ فێری بووی ئەیزانی و هەمان کاتشا کە تۆ وەرەگرتووە. یعنی ئەمە ئەو کاتەیە تعبیری وەرەقەکە جوانە، پێوترێ بڕوانامە. ئەو کاتە پێوترێ چی؟ بڕوانامە، واتە بنامەیەکت پێ ئەدرێت کە بڕوات پێ ئێنرێ کە تۆ کادرێکی چاکی، کە تۆ کەسایەتێکی پێگەیشتووی، کە تۆ لە پسپۆریەک پێگەیشتووی. ئەو کاتە لە پارچەوەرەقەی دەرەچێ ئەبێتە چی؟ ئەبێتە بڕوانامە. و ئەو کاتە دڵخۆشبی بۆی بڵێ من بڕوانامەی فڵانم هەیە. ئەگەر نا تۆ بیت تەنیا بەس وەرەقەیەک وەربگری و پێت بڵێن ئەم دەرسانەی خوێندووە، ئەمە زۆر نەهامەتیە بەڕاستی. و ئێمە ئەبینی زۆرێک لە تەڵەبەکان لەمەیە ئەژێن، بۆیە ئێمە داوا لە ئێوەکەین وەکو کوڕکچێکی خۆمان لەم قۆناغە هەڵدەن سوودی لێ ببینن چۆن ئەتوانن ئەو کەسانە بن کە بڕوانەمەی حەقیقی بەدەست بێنن، چۆن کەسایەتێکی پێگەیشتووی گەورەی لەباری تەندروست دروستەکەی لە خۆتا تا بتوانی کە بەرهەمداربی بۆ دەوروبەرەکەت. ئەمە بڕوانامەی حەقیقیە. تۆ کە بڕوانامەیەک وەرئەگری دواتر بیر لای ئەوە بێ چەندین کەس چەند کەس سوود لە تۆ بینێ، چونکە تۆ ئەمانەتی خەڵکی. بۆیە من لێرە دواتر باسی یەکەم کە تۆ چۆن پسپۆرەکان هەڵەبژێری و چۆن بتوانی کە خۆت ئەو بوارە دروستکەی کە لەوانە پێگەیشتوو بی. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. خاڵی دووەمیش ئەوانەی کە ئەیانەوێ زانکۆ بکەنە ناوەندێکی پێگەیشتن بە ڕەگەزی بەرامبەریان، یان بۆ نمونە شوێنی عەرز و جل و بەرگ و مۆدیل بازی بە حەقەت ئەمەیان نەکبەتی تایە، یان بیکەنە ناوەندێک بۆ خۆساخکردنەوە. وەرەو ئێستا ئەوەندە مەشاکلدان زۆرە بێت، بەڕاستی زۆر جار هەیە ئێمە لە زانکۆکان خەریکە زانکۆکان کچانیە بن، زۆرینی ڕێژەی کچ زۆرترە لە هەموو زانکۆکانی کوردستان وەک لە کوڕان. بەڵام ئەمە ناکاتەوەی کە بۆ نمونە تۆ بڵێ هەلی ژیانی پێگەیشتێتی ژیانم لەدەستەدا. ئێمە ئەڵێن ئەو کەسە کە شایستەی هەڵبژاردنە جوانە قسە لەبەر کە بۆی وەکو کچێک یا وەکو کوڕێک بیر بکەیتەوە کە چۆن لە زانکۆیە ئەگەر خوای گەورە هەلی زەواجی بۆ ڕێخستی چۆن جوانتری نەبێت، نەک خۆساخکردنەوە بە زۆر خۆ بخەیتە چاوی خەڵک و دڵی خەڵکا و دواتر بتوێت کە کەسێک ڕاکێشی بەرەو لای خۆت و کەسێک بۆ نمونە تۆ هەڵبژێرێ یا تۆ هەڵی بژێری. بەڕاستی ئەمەیانە زۆر گرنگ نییە بەقەدەر ئەوەی کەوا تۆ چۆن بتوانی کەسایەتێکی ئەوەندە پێگەیشتوو بی کە خەڵکی بە پێگەیشتوێتی بتبینێ تا هەڵت بژێرێ، ئینجا جوانەبی. پێگەیشتوێتی لە زانکۆشە مانای چییە؟ ئەو دواتر ئینشەڵڵا باسیەکەین. چۆن ئەبیتە کەسێک کە پێگەیشتووی لە زانکۆیە؟ واتە ئەوەندە پێگەیشتوو بی کە خۆت ڕەنگت پێگەیشتوێتی ناخت کە لە ڕەنگ تا دەرەکەوێ. گەورەی ئەوەی کە فێر بووی و ئەوەی کە لە داهاتووە بۆت نەخشای کێشێ بگاتە دڵی خەڵکەکان تا خۆ هەڵبژێرن وەکو دایکێک، وەک باوکێک، وەک کارمەندێک لە داهاتووە.
وەک دایکێک یا وەکو باوکێک یان وەکو کارمەندێک لە داهاتووە چۆن هەڵبژێردەیت. بۆی بەڕێزان ئەم هەلێکە لە دەستانە چێت. ئەگەر من ئێساکە بتانگەڕێنمەوە بڵێم بیرتان دێ یەکەم جار چوونە پۆلی حەوت چەند ساڵێک پێش ئێستا وەها بیرتان دێ ئەو 6 ساڵە بە چ معنایەکی هەبوو لای تۆ چەندێ بە ئاسانی ڕۆشت. ئێستا بە نیو سەعات توانی باسی هەمووی کەی، بەڵام ئەگەر توانی بێتە سوودت لێ بینی بە و نمرەی بەرزت هێنابێ ئێستا خۆت و خێزانەکەتەوە تا دڵخۆشن پێت بە خۆشت دڵخۆشی بە خۆت. و ئێمەش دڵخۆشە بین کە گەنجێک لەم شارەیە لەم شارە خۆشەویستەیە کە نمرەیەکە هێنێ بەڕاستی زۆر زۆر دڵخۆشە بین پێ ئێمە. لەبەرەوە یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە ئەم ڕۆژە نابێت ئەبێ بزانی لە قۆناغی زانکۆ سەرکەوتوو نابی تامانای نەزانی. لەگەڵما بن لەم بەڕێزان لەم تێبینیە کە ئیدەم ئەو شوێنانی کەش جێیت لەبەرکردنە لە ژیانتە لە دەستی نەدەی. زانکۆ ناتوانێت تا سەرکەوتوو بێت تا نەیناسی. چۆن بناسرێت؟ ئەبێ بەم شیازە تۆ ببیزانی دامەزراوەیەکی زانستی ڕۆشنبیری پێگەێنەری جوانکەری ڕازێنەری کەسایەتی مرۆڤە. اینجا تۆ چۆن سوود لەم تێبینیە بینی؟ بە حەقەت یەکێک لەو شتانێک کە زۆر گرنگە تۆیەکە لە زانکۆی یەکەم شت تۆ ناوەندێکی زانستیە کە ئەڕۆیتە ئەوێ ئەبێ بیرت لای ئەوە بێت چی فێرە بم و چی وەرەگرم و چی ئەتوانم دواتر بگەێنم. و لە هەمان کاتیشا کە ئێمە ئەڵێ ناوەندێکی ڕۆشنبیریە نابێت تەنیا تۆ لە زانکۆیە بووی تەنیا زانستەکانی خۆت و معلوماتت دەربارەی پسپۆرەکەی خۆتە بێ کە تۆ لە داخلیە بی کە تۆ 4 برادری 2 زانکۆی ترە بینی 2 برادری کۆلێژێکی ترە بینی ئەبێ زانست وەرگری بای ئەوە ڕۆشنبیری تەبێ لەسەر پسپۆرەکان. بۆ نمونە یاسا چییە، بەشەکانی چییە، ئەندازیاری چییە، بەشەکانی چییە، ئیشیان چییە، ئەبێ یەکێکی بێت سەر ڕای ئەوەشی کە تۆ بخوێنیتەوە. بە تایبەتی خوێنەرێکی چاک نەبی لە زانکۆیە ناتوانانی سوود ببینی. بۆی بەڕێزان یەکەمین شت ئەگەر تۆ بتوێت لەم زایەنگایە ئەگەر بتوێت تۆ لەم زانکۆیە تۆ سوود ببینی ئەبێت جارێ بزانی ئەمە ناوەندێکە پێگەێنەرە، ئەمە ناوەندێکە بڕیاردە لەسەر کەسایەتی تۆ، ئەمە ناوەندێکە لەسەرەوەی کە تۆ چی دروستەکرێت. ئایا ئەگەر دەی بۆ ئەم زانکۆیە ئەبێت جارێ چاو لەوە بێ کە من چۆن خۆم پێگەێنم، نەک لەوێیانە خۆم ساخکەمەوە، نەک لەوێیانە تەنیا سەرم ڕاکێش بم، نەک لەوێیانە تەنیا بتوانم کۆمەڵی خەڵک بخەمە دوای خۆم. ئەمە یەکەم شتە کە لە زانکۆیە اینجا سەرکەوتووە بی. خەڵکی تر لەوانەیە کە زۆر گرنگە بەڕێزان لە زانکۆیە سەرکەوتوو نابی تاوەکو چەند شتێک نەکەی. یەکەمینیانەوەیە کە تۆ هەست نەکەی کە تۆ ئەمانەتی. بەڕێزان تۆ ئەمانەتی خۆت نیت بەتەنیا. گرنگترین شتەوەیە کەوا تۆ بزانیت تۆ ئەمانەتی دایک و باوکێکیت. باوکێک مەصرەفت تیاکە لە دەمی خۆیەگرێتەوە، دایکێک مەصرەفت تیاکە لە دەمی خۆیەگرێتەوە. ئەیەوێت تۆ سەرکەوتوو بی، ئەیەوێت تۆ لە ژیانە پێگەیشتوو بی، ئەیەوێت تۆ لە پاشە ڕۆژە کە بۆ نمونە تۆ بڕوانامەیەکە بەدەستێنە نەک وەرەقەکە بڕوانامەیەکە بەدەستێنە ئەو دایک و باوکە پێت دڵخۆش بێ بڵێ کوڕەکەم پسپۆرەکەی لەمایە. لەبەرەوە بەڕێزان تۆ هی خۆت نیت تا تەحەکوم کەیتە خۆتەوە بۆ هەوابازی و تام و چێژ بچیتە زانکۆ. جوانترین تام و چێژەوەیە کە تۆ ئەو ڕۆژەی کە تەخەڕوجەکەی دڵی دایک و باوکت بە پڕی خۆشکەی، بە پڕی خۆشکەی نەکەرەوەندێ بڵێ ئەلحەمدە قۆناغەکەی تەواو بوو. کە تۆ ئەچیتە زانکۆ ئەبێ بزانی کە چۆن ئەتوانی جوانترین کچ و کوڕێک نیشان دەی کە لەوێیانە دڵی دایک و باوکت پێی خۆش بێت. تۆ ئەڕۆیتە ئەوێیانە چۆن ئەخلاق پارێزی. ئێمە مامۆساین کۆمەڵە تەڵەبە لە بەردەممانایە هەموو کاتێک وەسا لەوێ یەکدوانێ تەڵەبەکانی خۆمان لێرە بن کە کۆمەڵە تەڵەبە لە بەردەممانایە هەندێکیان هەیە ئەوەندە ڕەوشت بەرزن کە ئێمە حەزەکەین لەبەر پیانە بتوێنەوە. سەیری کە من شعوری مامۆسایەکی زانکۆ دووە نەقڵەکەم ئەبینین ڕەوشت بەرزیان ئەوەندە بەرزە کە ئێمە حەزەکەین لەبەر پیانە بتوێنەوە. هەندێکیشمان هەیە بە مقابلی ئەوەندە خۆ سووکەرە، ئەوەندە خۆ بەرە پێشەوەیە، ئەوەندە خۆ ڕسواکەرە، ئەوەندە خۆ لەنگێنەرە، خۆی ئەلەنگێنێ، خۆی ڕازێنێ، خۆی بەس پوچە. بەدڵ حەز ئەکەین چاک بێ، بەدڵ حەز ئەکەین چارەسەری بین،
وەک نەخۆشێک بەدڵ حەزەکەین کە چۆن بیگەڕێینەوە سەر ڕێتمی ژیانی حەقیقی، خۆ لەنگێنەری، خۆ سوکەری، خۆ ڕازێنەری، خۆ بەرە پێشی، خۆ بەرە دڵی، خۆ هەڵخەڵەتێنەری، خەڵخەڵخەڵەتێنەر. ئەمە خۆتان نەزانن مواسەفەتەکەی لە شکڵا لە شێوەیە. من ئەمەتان پێڵم گشتان شکڵ و شێوەی دێتە بیرتان، ڕاستەیانە خەساموتان شێوەیەکانتیان لە بەرچاو نییە، هەر لە خۆڕازانەوەکەی و مکیاژەکەی و جلوبەرگەکەی و سەیری کەسە خۆت هەموو شێوەکە لە بەرچاوە. یان بۆ نمونە بە هەمان شێواز کۆمەڵە گەنجمانەیە کە بۆ نمونە بەدەستی خۆیەوە بێتە پەن لە کوڕانە، ئەیتر سەیرەکەی نازانێت چی بکات، هەر ڕۆژە لە لایەکەوە ڕۆژە پەنێ بە قژیایێنێ، ڕۆژە پندێک بە ڕیش و سمێڵە ئەهێنێ، هەندێ هەر ڕۆژە و تاتوێک بە شوێنێکە ئەهێنێ، هەر ڕۆژە جۆرە جلوبەرگێک لە بەرەکە، هەر ڕۆژە ئەمەە بە حەقەت بە هەموو لایەکە نازانێت چۆن خۆی بنوێنێ، چۆن خۆی بلەنگێنێ. ئەمە بۆیە من داوەتان لێکم و کوڕ و کچی منن لەم جۆرە مەبن، چکە ئەمانە دایک و باوک چی لێکە بەردەوام قەلەقەکە بڵێ لەکوێ بکوێتە غەڵەتەوە، ڕاستەیانە تۆ خۆ سەیری کە کوڕ و کچێک بەو نەوعە بێ چاوی لەوە بێت چۆن هەڵی پلێنێ، ئەی تۆ دایک و باوکەکە چاوی لەوەیە کە چەند ڕۆژ چەند مشکلەی تووشەکە، لەکوێ خەڵکە لە پلێن لەکوێ لە پلێن دێ. بۆیە ئەمە دڵخۆشکەری دایک و باوک نییە، ئەمە ئەمانەتی دایک و باوکت ناپارێزی. دەیتە زانکۆ، ئێمە من زۆر جار وتومە ئەوانەی کە ئەلحەمدوللا شاری چەمچەما زۆر لەوەیە، یعنی بەناوبانگیەکی هەیە کە کچەکانی کە لە چەمچەماڵ و ئەڕۆنە هەر زانکۆیەک زۆر پارێزگاری لە ئەخلاق و ڕۆشت و قیمەتی خۆیان و خێزانەکانیانەکەن، یا کوڕەکانمان کاڕۆنە و شوێنانە بە هەمان شێواز پارێزگاری لە خۆیانەکەن. ناوبانگی شارەکەشت هی تۆیە، هی دایک و باوکتە، لەبەرەوە بێ زۆر وریابی کە تۆ ئەچیتە زانکۆیەک جارە پێش هەموو شتێ بیر لای ئەوە بێ کە من چۆن ئەتوانم ئەو کەسە بم کە دڵی دایک و باوکم خۆش بکەم. بەڕێزان کوڕ و کچەکانم، تۆ ئەمانەتی خۆت نیت بە تەنها، ئەمانەتی مناڵەکانتی لە داهاتووە. وەرە پێم بڵێ وەم بۆم بێنەرەوە کوڕ و کچێک دەچێتە زانکۆ، حەزەکەی چی بۆ بژێڕیتەوە؟ بڵێ من لە زانکۆ چۆن بوومە، تخوا خۆتان بخەنەوە شعورە. من زۆر جار حەزەکەم تەنمەی ذاتی خۆت پەروەردەکەی چاکە، نەک خەڵک پەروەردەت کا. خۆت پەروەردەکەی بوار بۆ خەڵک دروستکەی چۆن پەروەردەی لە تۆیان جێ بێتەوە. جوانە نەکەوەی کە تۆ خەڵک پەروەردەت کا و خۆت نەبی. جوانترین شتەوەیە کە تۆ بزانی تۆ هی خۆت نیت لە پاشە ڕۆژە کە تۆ بۆ نمونە کوڕێکتە بێ، زەواجەکەی ئینشاءڵڵا دای کوڕێکتە بێ، ئەچێتە زانکۆ حەز ئەکەی باسی خۆتی وە بکەی بە چ شێوازێ؟ ئەڵێ چی؟ ئێستا من پێتەڵێم ئەڵێ بەخوا ئەو نەخۆش بوو لە زانکۆیە بۆ خۆمان ئێمە ئاوهامان نەکرد، لەگەڵ کچانە وامان نەکرد، یا لەگەڵ کوڕانە وامان نەکرد. ئەمە بە کوڕەکەت بڵێ کوڕەکەت ئەخلاقی تیا بێ؟ ڕاستەیانە تۆ بە کوڕەکەت گەرمیکەی هاریکەی یا کچەکەت، تۆ کچێکی بە کچەکەت ئەڵێ وەڵا ئێمە لە زانکۆ ئەوا بووین، ڕسمەکانتی پێ پیشاندەی وریابە لە سەتا 99 ئەو کەسانەی کە ڕسمی زانکۆی خۆیان هەیە لە ڕوویان نایە بە کچەکانیانی پیشاندەن لە کاتی زانکۆیە، چکە زانێ کچەکەی چیەکات. ئەو باسیەوە کە هەن لەگەڵم برادارانە ماوە دائنیشتین وامانە کرد، ئەو نای بەس لەگەڵ برادەرەکەیان ناڕوا بنیشێ، چ زێنێ مەشاکل تر دروستەکە، گرفتی تر دروستەکە. ڕاستەیانە تۆ ئێساکە بە کچەکەت بڵێ وەڵا ئێمە ڕۆشتین بۆ خۆمان بۆ دەرەوە، ئەو چیەکە؟ ئەوە ڕابەت بەس بۆ دەرەوە بە تەنیا ئەبینن دوایی گشتیان. ئێستا ئێمە دێتە بەردەمان، ئێستا ئێمە لە سنتەرا لە شوێنانە زۆرێک لەو خەڵکانە سەیرێکە چیە بێتەوە، پیاوێک ڕۆژێک لە ڕۆژەکان هاتووتی کاکتۆر مناڵەکەم زۆر وەزعی خراپە و کچەکەم وەڵی لە حتا لە زانکۆکەوە تەلەفۆنیان بۆ کردووم و توانە خەریکە خۆی قورس کردووە بە کۆمەڵێک ناشرینی خۆی ناشرین کردووە، دکتۆر نازانم چی لێ بکەم. کابرا خۆی خاوەن شادە و بڕوا نامەوانە، وتم دایکی چۆنە؟ وتی دایکی فڵانە. وتم دایکی چۆن لە زانکۆیە چۆن بووە؟ ئەلەو نەوعە مۆدێرنەکانە با بڵێ. دوای ئێساکە وتم دایکی باسی ئەوی کردووە لە زانکۆیە چیانەکە چۆنە بوون تی بەڵێ ئەروەڵە. وتم دایکی ڕسمەکانی زانکۆی خۆی پێ پیشاندا بوو تی بەڵێ. تۆ لەو کچە ناحەقی نیت، تۆ خۆی ئەڵێ من ئاوامان نەکرد، ئێمە لەگەڵ برادەرەکانمان سەفرەمان نەکرد، ئێمە سیاحەتمان نەکرد. کچەکەش چیەکە؟ زیاتر لە ئەوە کات.
بۆیە گرفتەکە لێرە دروستە بێت. کچ و کوڕەکانم خاڵێک شتێک بنێژن بۆ دوای 40 ساڵی ترتان 50 ساڵ 45 ساڵی ترتان کە کوڕ و کچتان ئەچێتە زانکۆ لەگەڵ مابە 40 بۆ 45 ساڵی تر کە کوڕەکەت ئەچێتە زانکۆ شانازی یا کچەکەتە چێ شانازی بە چیوە بکەیت. ئەلێرە ئەبێ بیچێنیت ئەلێرە بێ بیچێنیت شانازی بە چیوە بکەیت. تۆ توانی بڵێی کوڕەکەم من کاتێک کە چوومە زانکۆ یەکێک لەو شتانەیە کە زۆر زۆر جوانە باسی خۆتەکە ئەڵێی من کۆمەڵە برادەرمانە بوو کە بۆ نمونامان خوێن و بۆ نمونە ئێمە هەوڵمانەدا کە پێگەیشتوو بین ئێمە هەوڵماندا سوود لە خیبرەی یەک وەربگرین ئێمە لە زانکۆیە زۆرترین پێگەیشتنی خۆم خستە زانکۆوە زۆرترین خوێنەری خۆم خستە زانکۆوە لە زانکۆ زۆرترین بواری علمیم بۆ خۆم دروست کرد لە زانکۆ هەوڵمدا جوانترین ڕەفتار بنوێنم لە ئاخر ڕۆژی دەرچوون ما برادەرەکانم هەموویان شایەتی ئەویان بۆ ئەدام کە جوانترین کائینی ئەخلاقی ناو گروپەکەی خۆم بووم لە گروپەکەمە هەموو ئەوانەی کە منیان ناناسی شانازیان بۆ کرد کە ڕۆژێ لە ڕۆژان برادەرم بوونە شانازیان بە ڕەفتارەکانمەوە کرد ئەگەر ئەمە شایەتیەکانی خۆت بێ بۆ خۆت ئەو وەختە مناڵەکەشت تەندروستە بێت. بۆیە بیرت بێ لە پاشە ڕۆژات بینم من ئەم قسەیە بۆ 20 ساڵی ترەکەم چکە من دائیمە لەگەڵ ئێستا ناژێ بەردەوام لەگەڵ داهاتووە زۆرتر ئەژێ. ئەوەی کە زۆر گرنگە من ئەمەوێ ناسنامەیەکە بەمێ لە دوای 20 ساڵی تر تۆ شانازی بەچیتەوەکەی لای کچەکەت لە بیرت نەچێم قسەیە دوای ئەیزانی چ پەنێکە بەسەرادێ. لە جارێک لە جارەکان لە یەکێک لە محازەرەکانی باسیەوەکەم ئەڵێم کە زەواجەکەی بە عەشق دواتر بزانە چ گرفتێک دروستە بێ لە کچەکەتە. ئەم قسەیە دەوری 16 ساڵ پێش ێستا لە محازەرەیەکە باسم کرد یەکێک لە کچەکانی وەکۆم کچانمە لێرە دانیشتبوون لە یەکێک لە محازەرەکانە لە پاش ئەوەندە ساڵ ئێستا کچەکەی 11 ساڵە تووشی ئەو گرفتە هاتووە کە خۆی بە عیلاقە ئیش زەواجی کردووە ئەو لە بۆ نمونە لە 25 ساڵیە زەواجی کردووە ئێستاکە کچەکەی تووشی یەک گرفتە هاتووە بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە باسی عیلاقەکەی خۆی کرد ئەم لە 11 ساڵی ئەیچزێنێ وی بزانن اینجا هاتوو بۆ لامەی دکتۆر ئێستا ئەزانم چه خەڵەتێک بوو کە تۆ زوو ئەمەتوت من خۆم بیرم نەمابوو وتی زوو لە محازەرێکە باسی ئەمەت کرد من دانیشتم بەس گرنگیم پێ نەدا بەس ئێستا بووەتە ئازارێک لە ناو ژیانمە کچەکەم کە پێڵم کوڕم عاقڵ بە ئەڵێ خۆت بۆ کردت ئەوەی ئەمڕۆ ئەیکەی باش 20 ساڵتر 25 ساڵتر 30 ساڵتر خۆتەی بین تۆ لە کوڕ کچی خۆتە جا پێت خۆشە کوڕەکەت کچەکەت چۆن بێ ئەو بکە ئەو زۆر گرنگە خاڵێکی زۆر زۆر مهمە بۆ جەنابتان کەواتە ئێمە یەکێک لەو شتانێک کە زۆر مهمە ئێساکە تۆ بیر بکەیتەوە کە چۆن ئەمانەتی دایکایەتی و باوکایەتی لە پاشە ڕۆژە تۆ کەسێکی چۆن ئەتوانی کۆمەڵە مناڵێکی جوان تەندروست بکەیت بەڕێزان تۆ ئەمانەتی وڵاتەکەتی ئەرچیتە زانکۆ بێجارە گرنگ بیبینی ئەم وڵاتە کۆمەڵێک ئێمە هەموو جارەڵین خەڵکی باسی خەڵکە کاڵێ ئاخوایە و ئەم حیزبانە و ئەم فڵانە هەمووی ئەمانە ڕاستن بەس بەهێندەی ئەوە ڕاست نین ئەگەر تۆ بتەوێ ئەم وڵاتە چاکەی لە تۆ دەست پێەکە کوڕان و کچانی زانکۆمان ئەگەر ئەتانوێ وڵات چاک بێ لە ئێوە و مامۆسایانی زانکۆ چاکە بێ لە ئێمە و ئێوە چاکە بێ ئەم وڵاتە تەنیا بە ئێمە و ئێوە ئاوەدا نەکرێتەوە چونکە ئەگەر ئێمە بە سەریقە و ڕۆشنبیرەکە بووین توانیمان جوان وڵات خۆمان پێ بگەێنین دواتر ئێمەی نەچینە ناو بازار و خەڵکە خاکی و شعبیەکە ئەتوانین چاکیان بکەین ئەتوانین ڕێکیان بخەین بۆی بەڕێزان خۆت بۆ ببینە تۆ کاروانێک بی تۆ سەربازێکی ئەو کاروانیە بی کە چۆن کۆمەڵگا ئەگۆڕیت لەوەی ئێستا ئەم قسە قورس بێ بڵێ چی ئەگۆڕێ لە وڵاتە ڕۆژێک دێت ئەوانەی کە ئێستا کە لووتیان بەرزە لووتیان لەبەر پێ ئێوە بێ ئەوانەی کە ئێستا کەلەیان بەتاڵە و چۆتە ئاسمانە و خۆی بە گەورە ئابینێ ڕۆژێک دێت تۆپێنی پێکرێ بە نەوەکانی ئێوە بە پێینەوەکانی ئێوە بە پێی پێڵاوەکانی ئێوە بۆی زۆر گرنگ دوور نییە بەس ئێمە پەلەمانە من بە تەبعی خۆم بە سروشتی خۆم قەت پەلە ناکەم هەموو شتێکە بینین ئەوەی تەسەووری ناکەی بینین بە چاک و بە خراپ بەڵام دایم ئومێدی چاکەکەین لەبەرەوە بەڕێزان گەورەترین شت کوڕ و کچەکانم ئێوە هەستکەن ئەمانەتی ئەم وڵاتەن
ئێوە هەستکەن وڵات بەدەستیەوە چاکە بێ کە ئەچیتە زانکۆیەک لە یەکەم ڕۆژی چوونە ناو زانکۆتەوە کە پێت هەڵەنەی بەم شیازە هەنگاوەڵەنەی کە ئەچیتە ناو زانکۆکەوە نیەتێکەیە نێڵی خوایە تۆ شاهێد بە من دێمە ئێرە بۆ ئەوەی خۆم پێ بگەێنم یارمەتی دەرم بە تا بتوانم کۆمەڵگەیەکی جوان دروستکەم خوای وام لێ بکەی ئەخلاق و ڕۆشتی خۆم پارێزم یەک تۆزە درەنگ ئەو دوو هەنگاو بنەکات چتە ناو زانکۆ عهدێک بکە لەگەڵ خوایە کە من ئەچمە ناو زانکۆ خوایە ئەوە تۆ ئاگات لێم بێ خوایە من لەوانەیە کۆمەڵە شت هەڵم خەڵەتێنێ بەڵام تۆ چاودێریم کە بمپارێزە پێم بگەێنە تاوەکو بتوانم کە ساعتێکی گەورە و چاک و تەندروستم لێ دروست بێ مەجار یەکەم عهدت بێ کاچیتە ژوورۆ کوڕ کچەکانم ئێوە هی خۆتان نین من ئێسام دەموچاوانە بەکەم نازانم لەوەیە چەندین ساڵە و قسەم وتبێ لە 2004 بە یەکێک لەو بەڕێزانەی کە ئێساکە الحەمدوللا نامێناوی بڵێم کە یەکێک لە پزیشکە هەرە گەورەکانی کوردستان ئێساکە لە بواری یەکێک لە پزیشکە چاکەکان لە بواری نەشتەرگەری عامایە ئاوا سیرمەکردنەوە تا کەسێکی بەسیط وەکویەوە پێم وتن لەنا ئەو دەموچاوانە دەموچاوێکە بینین کە لە پاشە ڕۆژە ئێمە خۆمان شانازی پێواکەین دڵنیا بن ئێستا و دەموچاوانە بەسیط نین لە هەر شوێنێکا بلەوەیە نەوەیەکی من بێتە بەردەستی تۆ گەر مامۆسابی لەوانەیە من بە تەمەنێتی بمهێنە بەردەستی تۆ کە دکتۆرێ بی لەوانەیە من مەشروعێک تەڕحکەم کە تۆ ئەندازیارێک بیت تۆ پشت بە تۆ ببەسم تۆ کەم نیت لای ئێمە بۆی هەڵێن خۆت پێ بگەێنە با ئەو کەسەبی کە جێومێدی ئێمە بیت ئێستا خۆت بەکەم مەزانە ڕۆژی دێت تۆ شتێکی گەورەی خۆت بەکەم مەزانە بڵێ من چۆن نەتوانم ئەو کەسە بم هەمومان بۆ قۆناغەتێ بەڕبووین کە هەستمانەکرد جارێ هیچ نین تۆ ئێستاکە هەستەکەی هیچ نی جارێ وایە بەڵام لێرەوە تۆ ئامادە کراوی بۆ ئەوی هیچ بیت لێرەوە تا زانکۆ تەنیا قۆناغی ئامادەکاریە کە ناتوانی ئەو شتەبی کە خۆتەتەوێ بەڵام لە دوای زانکۆ لە ناو زانکۆیە تۆ پێ ئەگەیەندەی کە چی بیت بۆیە بەڕێزان گرنگی بەو کەلیمەیە بە تۆ ئەمانەتی وڵاتەی ئەمانەتی ژیانی تۆ نەوەکانی داهاتوو کێ ئەڵێ تۆ ئێساکە یەکێک لە ئێوە چارەسەری نەخۆشیێک لە نەخۆشیەکان نادۆزێتەوە کێ ئەڵێ تۆ ئەو کەسە نیت ئەگەر لە بایۆلۆژی وەربگیرێ یان لە پزیشکی وەربگیرێ کێ ئەڵێ تۆ ئەو کەسە نیت کە نزیکی ئێساکە نزیکەی ملیارێ کەس نەخۆشی شەکرێ هەیە تۆ بە یەک شتێکی بەسیط دایدۆزیتەوە هەمووی ڕزگارکەی خۆت بەکەم مەبینە من خۆم کە هاتمە ناو دەنوزانیەوە بیرم لایەوە بوو چۆن شتێک بکەم کە خەڵک نەیکردبێ چۆن شتێک بکەم کە خەڵکی پێوەی بتلێتەوە چۆن شتێک بکەم کە خەڵکی ڕزگار بکەم چۆن شتێک بکەم کە بۆ نمونە بتوانین کە بەهی خەڵک نەچێ و باشترین بێ لە ناوی خەڵکە وێشتاش پێی نەگەیشتوین هەر خەریکی وەی بەڕێزان کوڕ و کچەکانم ئێوە جارە پێش هەموو شتێک کە دێنە زانکۆ بیرتان لای مرۆڤایەتی بێ مرۆڤایەتی چاوەڕێی دەستی ئێوەیەتی لەوەیە گرفتێک تۆ حەلیکەیت ئەندازیارێکی پیشەسازی لێ دەربچێ بتوانی کە جۆرێک اقتراحێک بکەیت کە قوربانیانی سیارەکەم بکەیتەوە لەوانەیە تۆ بۆ نمونە پزیشکێک لە دەرچێت بە قوربانیانی بووبەلەرزە کەم بکەیتەوە کە ئەندازیارێکی چاکی بیناسازی لێ دەرچێت قوربانیانی بووبەلەرزەیە کەم بکەیتەوە لەوانەیە تۆ پزیشکێک لێ دەربچێت کە قوربانیانی مردنی شتێکی بەسیط کە ئێساکە جاری وایە سەکتەیەکە شتێکە تۆ چۆن ئەتوانی ئەمانە چاکەیت خۆت بەکەم مەزانە کێ ئەڵێ من لەوانە نیم لەوانەیە تۆ پێ بگەی مناڵێک لە بەردەستی تۆ مامۆستا بێ بگاتە ئەوانە ژیان یەکتر تەواوەکە ژیان یەکتر جوانەکە ئێمە مامۆستاکانمان شتێکیان تێچاندین نازانین ئەوەی لە منەوەی ئاچێتە کام ئەگاتە کام نەوەمان ئەگاتە کام مناڵەکانمان لەوێ بێتە شتێکی گەورە بۆی بەڕێزان دایمەن چاو لەوە بێ تۆ چۆن کەسایەتێکی گەورە لێ دەرەچێت جوان گوێ بدەنە قسەکانی من چۆن کەسایەتێک دروستەکەی لە خۆتا بۆ مرۆڤایەتی ئەمڕۆ کەس دۆستی مرۆڤ نییە ئەمڕۆ کەس دۆستی مرۆڤ نییە ئەگەر دیندارەکان نەیکەن کێیکات ئەگەر خەڵکە سادە چاکە پاکەکەی وەکو ئێوە ڕووپاک و دەمپاک و دەستپاکەکەی وەکو ئێوە نەیکات کێیکات ئەوتانی زوڵمی مرۆڤ گەیشتووەتە حەدێک لە 190 بەستەڵەکەکان تواوەتەوە لەسەر عەرزە ئەوتانی خەریکە زەوی تێکردن ئەوتە هەموو عالم داواکارە تخوا یەک پلەی گەرمی دەرەجەی حەلالی سەر زەوی داگرن با زیاتر لەوە زیاتر نەبینە پەنوژیان و کارەسا لەسەر زەویە ڕوونەدا
ئەوەتانێ کە بۆ نمونە ئەم هەموو وەبا و نەخۆشیە بەربڵاویە هەمووی زادەی دەستی کۆمەڵە کەسێکی لار و لەوێرن. با ئێمە بتوانین کۆمەڵە کەسێکی زانای چاکەر بین، با ئێمە ژیانمان تەبعمان مەڵحەم بین لە ژیانمانە، مەڵحەم بین لە ژیانی کەسەکانە لە دەوروبەرمان، بە تایبەتی لە داهاتوومان، لە نەوەکانی داهاتووشمان. چۆن لە زانکۆیە سەرکەوتووە بەڕێزان؟ من چەند تێبینیەکتە دەمێکە بۆ ئەوەی کەوا کۆمەڵە کەسێکی چاک و پێگەیشتوتان لێ دەرچێت لە زانکۆیە. ئەوە تەوەری دووەمی بەشەک بابەتەکەیە کە بەڕاستی زۆر مەبەست بە پێتانی بگەێنم. بە مختصری پێتان ئەڵێم ئەمە زۆر گرنگە. یەکەمین شت کە تۆ دەیتە زانکۆ ئامانجی گەورە لە ناو مێشکی خۆتا جێبکەرەوە. ئەمە یەک. دوو، بە قیمەتترین قۆناغی ژیانتە ئەبێ بزانی چۆن بەکاریهێنی. بە قیمەتترین قۆناغی ژیانتە، بە تامترین قۆناغی ژیان بریتێ لە مناڵی، خۆشترین قۆناغی ژیان بریتێ لە مناڵی، بە تامترین قۆناغی ژیان بریتێ لە مناڵی، ناهەموارترین قۆناغی ژیان بریتێ لە هەرزەکاری، بە بەهاترین و بە نرخترین قۆناغی ژیان بریتێ لە زانکۆ. ئەمە بزانە یەکەم شت. بۆی بزانە ئەم قۆناغە لە دەست نەدەی، خۆت پێ بگەێنە. بیرت لای ئەوەی بێ کە من لە زانکۆیە ئەبێ خۆم پێ بگەێنم، چونکە زانکۆ یاواتە تۆ کۆمەڵە بنەماتیا دروست کردەوە چۆن کادیرێکی فعلی بۆ کۆمەڵگا دروستە بێ، نەکەی وەکو خەڵک بتەوێت کەمترین دەرس وەرگری. بیرت لای ئەوە بێچیتە زانکۆیەک هەرچی زانست هەیە وەری بگری. ئەگەر مامۆساکەت بە 6 سلاید بەڕێیە کردی هەوڵدە خۆت کتێب بخوێنەرەوە. ئەگەر هاتوو ناهەمواری کوردستان وابوو کە تۆ بۆ نمونە زانکۆکان هەر جار لە جارێک نانیانە بڕن بۆی کەوا چی بێت داوام نەکرێت، تۆ خۆت هەوڵدەی هەر خۆت پێ بگەێنی. ئەوان بایکۆتەکە ناچارە بن مامۆسای زانکۆیەک کە زانکۆ خۆی حکوومەتە ڕاچیەکە بە زۆر وشکیەکە پارەی ناداتێ بۆی ئەو لە ساڵێکە 3 مانگ خۆی 6 مانگە 3 مانگی بایکۆتەکە ئەنجا عیلم ناوەترێتەوە. تۆ ئەبێ خۆت تەعویزکەر بیت، خۆت زانستی تەواو وەرگری. ئەگەر لەو تەلەبانەی بڕۆیت کەم وەرگری و بتوێ بەس ناجحبی وەڵڵاو ماڵوێرانیە بۆ خۆت، دواتر وەرەقەکە ئەگەڕێنی شوێن بە شوێنە ڕۆی کەس وەرە ناگری. بەڵام ئەگەر زانرا تۆ پێگەیشتویت، ئێمە ئێستا کۆمەڵی خوێندکارمانەیە لە پۆلیس لە قۆناغی سەی زانکۆیە ڕێکخراوە نێودەوڵەتەکان لە بەرەوەی شتەکانیان بینیوە زۆر پێگەیشتووە بردویانیان بۆ ئەوروپا، بردویان بۆ دەورات، بردویانیان بۆ شوێنانی تر، لەبەرەوە بیر لای ئەوە بێت کە چۆن پێگەیشتووە بی. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. خاڵێکی تر لەوانەیە کە تۆ ئەگەرێتەوێت لە زانکۆیە، زانکۆ بۆ قیمەت دروستکردنی خۆتە نەک بۆ بێقیمەتکردنی خۆت. خواوریای ئەم قسەیە بن کە زۆر تۆزی زبرە بەسەیڵێم بۆی کەوا هەندێک دڵ نەخۆش زۆرتر دەرزێکە کاری لێ بکات. زانکۆ بۆ خۆ بەقیمەتکردنە نەک خۆ بۆ بێقیمەتکردن، بۆ بەرزکردنەوەی ئاستی خۆتە، بۆ بەرزکردنەوەی کەسایەتی خۆتە، نەک بۆ نزمکردنەوەی کەسایەتی خۆت. بە تایبەتی تۆ چاو لەوە بێت چۆن لەوێ مۆدیل باز بی، چۆن لەوێیانە ئەخلاق باز بی، چۆن لەوێیانە بەڕاستی جەوێکی ناشرین دروستکەیت. یعنی ئێمە کە ئەبینین ئەبیستین زۆر جار هەیە لەوێ تەڵەبەیەک بێوێ بە شکلی بە شێوەی بە جسمی بکات لە مامۆسایەکە، ئەمە ئەو پڕدەنەئەتە و ئەو مامۆسایش کە سەیری ئەوە کات کە ئەو مامۆسایش نمرێ ئەو بڕێەکە کە ئەو مامۆسایش ئەو پەروەردەکە، ئەو مامۆسایە خۆی بە سوچی هاتووە، خۆی مامۆسایی تایبەتەکان وانن کە دەستی حیزب پیا کێشراوە لەم تێبگەن کاڵم دەستیان پیانە کێشریوە، دەستیان لێ سویون. بۆیە ئێستا کە بەدوای سوی ناگەڕێ، بۆیە ئێستا بەدوای ئەوە ئاگەڕێ کە چۆن لە تەڵەبەیەک بکەوێ، لەبەرەوە خۆت سوک نەکەی بەرەو لای ئەو بوارە بڕۆی. ئێمە جوانە کە خوێندکاری زانکۆ کە ئێمە ئێستا زانکۆکانی کوردستان الحەمدە توانیویانە یعنی بەشێکی باش خۆیان بپارێزن. تۆ چۆن ئەتوانی ئەو حاڵەتە دروستکەی کە تۆ نمونەیەکی جوانی زانکۆیی بی، تۆ نمونەیەکی جوانی گەورەی زانکۆ بی، تۆ چۆن نمونەیەکی جوانی ئەوە بیت کە بە تایبەتی خوێندکارێک بیت لە هەموو شوێنێکا بدرەوشێتەوە. ئەم خاڵە بۆ خۆت دروستکە. خاڵێکی تر لەوانەیە کە زۆر گرنگە لە زانکۆیە کاتەوە پێگەیشتوو بیت بەردەوام بیرت لایەوە بێ ڕۆژانە نمرەکان دەرسەکانت زەبت کە. ئێمە گەورەترین نەهامەتی لە خوێندکارەکانمان نایبینین چیەکەن؟ هەموو ڕۆژەکان تەلفی و خۆشیە لە کاتی ئیمتیحانات شا تەعزیە و دڵگرانی و بارنالەباری و سەغڵەتیە. ئەوە هەر خوێندکاری هەی بێ سەرکەوتوو نابێ کە
کاسی زانکۆ بیرت لایەوە بێ ڕۆژانم من خۆم تەبعێکمە بۆ شەوی ئیمتیحان ئەوانەی کە برادەرمان بوون لە زانکۆ زانی شەوی ئیمتیحان نەگەڕام شەوی ئیمتیحان لە شوێنانی تر بووم شەوی ئیمتیحان لەوەیە لە شوقەیەک سەرپەرشتیمە کە ئەچووم لەوێ نابووم بەڵام لە ڕۆژەکانی ترە لە ناو زانکۆیە هیچ ڕۆژێک نەبووە دەرسی ئەو ڕۆژە زەبط نەکەم جا چوومەتەوە ماڵەوە وی حەزەکەم ئەو شیازە کە پێتان بڵین کە زۆر گرنگە دەرسەکانتان ڕۆژانە زەبطکەن دواتر هەفتانە بۆ خۆشی نییە هەفتانە بۆ زەبطکردنی دەرسەکەتە و بەردەوام ئەگەر ئەتەوێت تەندروست پێ بگەی لەبەرەوەی لەوەی مامۆستاکان زانیاری کامل لە دەنیا بواریان نەبێ یان نەتوانێت بیدا ئێستا بۆ نمونە من زۆر جار هەیە لەوەی تەڵەبەکان گلەیەوە لێ بکا کە زۆرترین مادەیە دێتێ ئێ مامۆستایەتر مادەکەی 20 پەڕەیە ئێمەش 200 پەڕەیە وەڵا هەموو تەڵەبە ڕقی لێ تەڵەسێ بۆیە ئەبێت تۆ خۆت ئەوە پڕکەیتەوە بەچی پڕەبێتەوە بە زانیاری وەرگتن ئێستا تۆ یوتیوبت هەیە لەگەڵ یوتیوبە تۆ هەڵدە زۆر بە جوانی بەڕاستی هەڵدەی کە تۆ ئەو بابەتانە ئەو زانیاریانە کۆکەیتەوە لەسەر هەر بابەتێک کە تۆ شتێ لە گۆگڵا چیت ئەوێ هەیە تۆ یەک بابەت لە 10 کەسەوە گوێی لێ بگرە خۆت پێگەیشتوترینی لەوەی لەو مامۆستایەش پێگەیشتوتر بی کە خۆی 1 کەس 2 کەس 3 بەزەری بەکارهێناوە تۆ کە لە 10 بەزەر بەکاری بێنی ئەوە خاڵێکی ترە کە زۆر گرنگە بەلامەوە خاڵێکی تر لەوانەیە کە زۆر گرنگە کە بەلامەوە کە زۆر موهیمە ئەویشەوەیە ڕجاءەن بزانن جوان مامەڵە لەگەڵ ئەلکترۆنیاتا بکەن ئەمڕۆ بینین زۆری زانکۆ و خوێندکارانی زانکۆ بەوە لە ناوچوونە و زۆری خەڵکی بەوە لە ناوچووە و زۆری خەڵکی مناڵەکانیان بەهۆی ئەوە لە ناوداوە ئەوە هاوشێوەی ئەمە ئایپاد و تەلەڤیزۆن و مۆبایل و هەموو ئەو شتانی کە هەیە بەڕێزان من لێرەوە پێتان دەڵێم کوردستان لەبەردەم گەورەترین هەڕەشایە کە ئەویش لە ناودانی مناڵەکانمانە بە ئەلکترۆنیا دووریان خەنەوە من ئەمەتان پێڵم کە زۆر جارەوە چەند ساڵە داواکەین خەڵک بڕوامان پێ ناکە حکومەتیش نایەتە سەر خەت نازانین بۆ ئەیانەیە وا بێ یان تێنەگەیشتون یا بێ هۆش و بێ مەست و سەرخۆشە بەڕاستی مناڵی ئەم وڵاتە هەمووی بە ئەلکترۆنیا لە ناوچووە زوفریایان کەون و خۆشتان وەک تەڵەبەی زانکۆکانیشمان ئێساکە هەر هەمووتان بەرگەر ئێمە زۆر سەیرکە لە 180تان بە قوربانی دانین سەیری کە چۆن نەزانی ئەلکترۆنیات کاری لێ کردو میزاجیت لە تەبعتە میزاجیت لە خەوتە بە زۆرە خەوی حەزت لە خەوی بیدایەت نییە و حەزت لە خەوی دوای نیوەڕۆ خەوە دوای خواردن میزاجیە حتا خواردنی دەرەوە وەستابێ حەز لە خواردنی ماڵەوە نییە چەند خواردنێک زۆرە خۆی سەیری کە نەسە هەمووتان 12 شەوە نێری بۆ پیتزا بزانێت تۆ قوربانیت ئەوانەی کە چیە بن لەگەڵ ئەلکترۆنیاتە بن دواتر چیە بێتەوە هەندێک گوڕانکاری بایۆلۆجی و هۆرمۆنی بەسەریا دێت جسمی داوای کۆمەڵە شتێکە کاکە لەوانە تاموچێژی لێکا بۆیە لەوێ زۆر ئەڕۆن و میزاجیت لە تەعاملتە لە تووڕەبوونتە لە ژیانتە لەگەڵ دایکتە لەگەڵ باوکتە لەگەڵ ئەمانە هەمووی قوربانیەکان ئەگەر ویستان بزان ئایا بوونەتە قوربانی ئەلکترۆنیات ئەمانەتان تیا بوو بە خۆتان ئەوەرنەوە ئێوە فەوتاون ئەگەر ئەمانەتان تیا بێت میزاجین لە ئامانسانە هەر ڕۆژەوە لەسەر فکرێکی هەر ڕۆژە فکرێک دێ بەسەرتا بۆ لەبەرەوەی ئەوەندە سەی فەیسبووکەکەی هەر لە دقەیەکە 50 شتە خاتە بێشتەوە بوو جیاوازە تۆش وات لێ دێ بەردەوام جیاواز بی بەردەوام فکرەکانت جیاواز بێ هیچ کاتێ فکرێکت خزمەت فکرێکی ترت ناکە لە بەیانێ لە داهاتووتا لە ژمانیەکە لە 6 مانگی ترتا بۆیە بە دوور بن لە ئەلکترۆنیات ئەوانەی ئەیانەیە پێگەیشتوو بن لە زانکۆ بە دوور بن لە ئەلکترۆنیات ئەلکترۆنیات بەکاربێنە بۆ مەبەستی پێگەیاندنی خۆت نەک بۆ مەبەستی تام و چێژ و خۆشیەکانی خۆت ئارە بۆ ماڵێک ئەگەر تیکتۆکی تیابێت ئارە بۆ مامۆسایەکی ئاینی ئەگەر بۆ نمونە لە تیکتۆکە بەشێک شتێک کۆت بڵاو بکاتەوە و مامۆسایانەوە گۆشتی قولاپی ماسیوان زۆر خۆیان نبین وەک ڕێخۆڵی مریشکوانە و مامۆسایانی کە ئەکرێنە ئەو قولاپانەوە خۆیانە خەنە ناو تیکتۆکەوە وەکە وایەکەوە ڕێخۆڵەیەک ئەخەیتە گۆشتێکەکەیتە قولاپێکەوە و ماسی گەورەی پێگری ئەو مامۆستا ئاینیە بەکارێنێ بۆی تۆ بچێت تیکتۆکەوە لە تیکتۆکە چیتیانی خۆتان هەمووتان نەزانن بۆیە من دوێنە پێر لە شوێنێکی تریشا باسییان کرد ئەگەر WC لەبەر چۆڕێ میز تەندروست نەبێ نوێژی تیا بکەی چۆن لە ماڵێکا نوێژێکە کرێ کە ئەم هەموو فەسادەتی تیکتۆکی تیابێ جوان گوێ بگرێتەوە ئەگەر لە WCەکە لەش حەمامێکە چۆ ڕێمیزی تیا بکرێت لە بەرەوەی کە نوێژتیا دروست نەبێ ئەو هەموو بەد ئەخلاقێ بە هێندێ و چۆ ڕەمیزە نییە بەرەوە لە ماڵێکا نوێژێک تەندروست نییە کە تیکتۆکی تیا سەیر بکرێت
شوێنی حرامزادەیی ئەو شوێنە. ئەو باش بزان ها بۆی ئێوە لێرەوە بزانن خۆتان دوورگرن لەوانە. ئەوانەی سووکن زۆرتر لە ناو تیکتۆکا جێیانە بێتەوە، نەک ئەوانەی کە قورس و گران و پێگەیشت و کەسانی گەورە بن. و هەر سەیریشکە من مامۆسایەکی ئاینی وتی تیکتۆک وا گرنگە و وا چاکە، وەڵاو ئێستاکە خۆی بۆتە مەهزەلەی خەڵک، ئێستا خۆی بۆتە مەهزەلەی خەڵک. بە زۆر وریابیت نەبیتە ئەو کەسە. لەبەرەوە یەکێک لەو شتانەی ئەگەر ئەتانەوێت خۆتان بپارێزن لە ئەلێکترۆنیات، بە تایبەتی سناپچات لە ناو کچانە، خۆ ڕیسواکردن بە فلتەر، خۆس یعنی نازانەوەی کە خۆتانەی بێن چی بە خۆتان ناکەن، سەیری ئەو قسە پڕوپوچانەکەن. تخوا لە سنەپە چەند نەسیحەتی جوانتی ئاکرێت لە ناو بنەماڵی ئاکرێت، لە ناو برادەرەکانتان چەند نەسیحەتی جوانێتی یان شتی پڕوپوچ و سووک و چروک و گوێن و گاڵتە پێکردن و ڕاستیان نە خۆتان هەمووتان پێکردن گشتان لێ بینیوتان. و ئەوەشی کە دوای لەو کامیرەوەی بینە هەموویان جوانەزانن کە ڕاستگۆین لەو شتەیە کە ئێڵێن. ئەنیستا بەو شیاسە بەکاربێنرێ کە ئێستا بەکارهێنرێ و گەنجان بەکارهێنن، معجببوونی گروپە بەدڕەوشتیەکان بە ناوی سینی و کۆری و نازام ئینگلیزی و فڵان، ئەمانە هەمووی ئیشەکە لەسەر ئەخلاقی ئێوە. وریابن لە ناو زانکۆکانە ئێستاکە کە ئەچنە ئەوێ وریای ئەمە بن، عاشقتانەکەن بەچی؟ بە کۆمەڵە سروشتێک و کۆمەڵە سایتێک دوایتر هاوڕەگەزباز بن. وریابن لە خۆتان لە ناو نەدەن. هەر کاتێک تو ئەو ئینسانانە ئێمە ئێساکە ئەوەتانێ ڕۆژێک یەکێک لە بانخوازە گەورەکانی مافی ژنان، نەک لە دیندارەکان، لە مافی ژنانە هاتە لام باسیەوەیکە دکتۆر فریامکەوە چیوە سەرم کە چەند ساڵە لە هەموو کەناڵێ باسی ئافرەت کە سنگ دەرەپەڕێنێ و حتا بڵێ خۆی ڕوتەکاتەوە باسیەوە کاکە مافی ژنوا و مافی فڵانوە. ئێستا کوڕەکەی هێناوە بۆ لام چواری عەدادیە تووشی چیاتوە؟ تووشی هاوڕەگەزبازی بووە. باجی لە ناو ماڵی خۆتا تەقێتەوە هاوڕەگەزبازیەکەی ئەڵێ با ئافرەتان قەیچێکە بەیەکەوە بن، ئێستاکە لە کوڕەکەی خۆی هاتوۆتە دی. ئەو باجەکەیە دەیتەوە. بۆیە بەڕێزان وریابن بە دوور بن لەو سروشتە هاوڕەگەزبازی کە ئێستاکە ئاکرێ. هاوڕەگەزبازیەکان نیشانەکانی چییە؟ سەرەکەی یعنی ئەبینی لە ناو زەوبەیەکە کە بۆ نمونە دوو کچەتوان بەیەکەوە دانیشن بە حورمەتەوە دەستی یەکیش بگەن تەبیعە، بەڵام سەیرەکەی دەستوانەوە بە سەریەکە. بۆ نمونە سەیرەکەی باهۆشکردن بەیەکە، بۆ نمونە کە خۆتان نەزان با زۆر تەوزیح نەدەم لەبەر ئەدەبی خەڵک لە یەککەوتنی یەک. من ڕۆژێ دوو تەڵەباتوون بۆ لام هەرکیان پرسیارە نەبوو، ڕایشکاریەکیان پێکردم، سەرم کەرشیان بە شیازێ دانیشتون دەستیان خستۆتە ناو ڕانی یەکتری، ئاوا دەستیان کردێت ناو دەستی یەک و ئاوا دانیشتون. جوان دانەنیشتنتان کەمە دەرەوە چی ئەڵێم؟ بۆیە خۆتان لەم سروشتە دوورگرن، هەتا ئەتوانن خۆتان لە سروشتانە دوورگرن، نەکەن بەو شیازە بن. کوڕان و کچان و لە یەککەوتن و ئەو شتانە نێڵن ڕوو بدات. هیمەت و قیمەتی ئینسان لەوەیە لە تەوقەکردن زیاتر لە دەستکردن سەرشانێکی یەکتری بە ڕێزەوە قەینا، بەڵام خۆتوانەوە و سەرخستنە سەرسنگی یەک و هەم شتانە تۆزی خۆتان زان معنای چییە؟ نێر لەو ناو عال نبن. لە ئەوروپا من یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە لە ئەوروپا کە بۆ نمونە دوو کوڕ دەستی یەک بگرن یەکسەر چیەکەن؟ هەتا من خۆم چوون بۆ ئەڵمانیا لەگەڵ برادەرانە چوینە لای خۆمان دەستی یەک لاگرن ئاواشینە لەناو بازاڕە تەبیعیە دوو برادەر دەست یەکە گرێ لێرە. سەرکە برادەرانە دەستیان دەرەکەن وەکوی من دەستم ئاگر بێ. تۆ بواکمتی لێرە عیبە دوو کوڕ دەستی یەک بگرن یعنی هاوڕەگەزبازن. لە حەیامانە چێ خەڵک وازانێ هاوڕەگەزبازن. تێبگەنیتر لەبەرەوە کە ئەچیتە زانکۆ بۆ قیمەتەوە بچن، خۆتان بپارێزن و ئەچنە زانکۆ بۆ ئەوەی کە سەرکەوتوو بن کتێبی زۆر بخوێننەوە. وریابە لە زانکۆیە سەرکەوتوو نابی عاشقی کتێب نەبی. خوام جوانم کەلیمە لە ناوێش کتاب جێ بکەرەوە، نەک عاشقی ڕەگەزی بەرامبەر، عاشقی کتێب بە. کتێب ببێتە بەشێک لە ژیانت، خوێندنەوە ببێتە بەشێک لە ژیانت. جوانترین شوێنی زانکۆ کوێ؟ لە ناو زانکۆیە چ شوێنی خۆشە؟ شوێنی کەپڵەکان، پێچەکان، کافتریاکان. خۆشترین شوێنی ناو زانکۆ چ شوێنێکە؟ خۆشترین شوێنی ناو زانکۆ کام لەم شوێنانەیە؟ هۆڵەکان، مەمڕە گشتیەکان، ئەو کاتێک کە عەرزەکەنەوە خەڵک دانیشتەوە ئیتر هەر یەکە بە یەکە بنەوە عێدێ و وەحیلکەیەک و بە پێکەنین. کامیان خۆشترین شوێنە؟ من پێتان بناسێنم خۆشترین شوێنی ناو زانکۆکان، بە ئەدەبترین شوێنی ناو زانکۆکان
جوانترین شوێنی ناوزانکۆکان بریتیە لە کتێبخانەکانی کە ئەمڕۆ چۆڵترینیانە. زۆر یابە تۆ ئەهلی مەکتەبە بە، ئەهلی مەکتەبە بە، بڕۆ کتێب بخوێنەرەوە، بڕۆ کتێب وەرگرە. ئێمە مەکتەبەیەکمانەیە چۆڵترینە، کەس ناچێتە نایەوە مەگەر ئەگەر دوو عاشق لە سوچێکەوە دانیشتنیشیان کردوتە شوێنی عاشق. و منیش لێیانە ناچار بەکاری هێنم بۆ ئەوەی کەوا خەڵکی تیا چارەسەر بکەین. لەولاشەوە مامۆستایەکی زانکۆ بە عەقڵێکەوە دێڵێ چی وەڵام مەکتەبەیان کردوتە شوێنی چارەسەرکاری دەرونی. تۆ مامۆستای نەتبینیەوە لێ کتێبە بخوێنیتەوە. چۆڵ و هۆڵە با ئەوەدان بێ نەمرێ. من لەوێ تۆزێک خەڵکێکی فێر ڕایشکاریەکەم و تەڵەبەکانی پێ بم و کەیسێک دێت لێ فێری ئەوەکەن کە چۆن چارەسەری مناڵانەوە کەسی سەرەکەی مامۆستایەک تعلیقی دا وەڵا دکتۆر ملکۆ ڕۆشتۆ زانکۆی مەکتەبەکەی کردوتە شوێنی چارەسەرکاری. یە کەسی تیا نییە، ئەوێ چۆڵترینە. من ئاوادانێکەوە 6 تەڵەبە بم لێ بە عەمەلی ئیشەکەی پێناسێن کەسی سەرەکی بۆ شیازە. ئەو نەخۆشە.